پرسی کاک سۆران عومەر کۆمەڵێک پەیوەندی و گفتوگۆ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و کۆمەڵ بووە لە ماوەیەدا. ئەم پرسانە بە شێوەیە بووە. کۆمەڵی ئیسلامی تەبعاً مانعی نەبووە کە ئەم پرسە ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەر ڕبە ڕێکاری یاسایی و کۆمەڵ هێزێکە بەرگری لە دامەزراوە یاساییەکانی هەرێمی کوردستانەکە و کۆمەڵ هیچ کاتێک وەکو لە پەیامەکەی بەڕێز مامۆستا عەلی باپیریش داهاتوە کۆمەڵ مانعی لەوە نییە کە قەزاوە دادگا ڕۆڵی خۆی ببینێ لەو پرسانەدا. بەڵام پرسیار ئەوەیە کۆمەڵ لەسەر ئەوە بووە ئەم لەگەڵەوە بۆ ئەم پرسە ڕێکاری یاسایی خۆی بگرێ یا پارێزبەندی لەسەر پەرلەمانتار هەڵبژیرێ. کۆمەڵ ئیسلامی نەک پارێزبەندی لەسەر پەرلەمانتارێکی خۆی کۆمەڵ پێی هەڵەیە پارێزبەندی لەسەر هیچ پەرلەمانتارێک هەڵبژیرێ ئیلا وەکو باسکرا لەسەر کردەوەیەک نەبێت کە کردی تاوانە کامە ئەبێ پارێزبەندیەکەی لەسەر هەڵبژیرێ و پەرلەمانتار بەم پارێزبەندی خۆی بە کاری خۆی بکە ومە حەقێکی مەشروعی پەرلەمانتارە. ئەمە یەک. دوو، ئایا کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەوە بووە ئەمڕۆ ئەم سیناریۆی کە ئێمە لە پەرلەمانی کوردستان بینیمان عیبەیەکی گەورەیە تۆ 4 پەرلەمانتار بخەیتە بەرنامەی کارەوە لە بەرچاوی ڕای گشتی هەر 4 پەرلەمانتارەکە داوای یاساییان لەسەرە وانە داوای یاساییان لەسەرە لە بەروار و تاریخی جیاوازدا بەڵام سییانیان دەنگ ناهێنن یەکیان دەنگهێنێ. پرسیارەوەیە کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەیە تەنها لەسەر پارێزبەندی لەسەر پەرلەمانتارەکەی کۆمەڵی ئیسلامی بەم سیناریۆ بەڕێوە بچێ نا جارێ ئەوەش بەڕاستی ئەوەش عیبەیەکی ترە کە هێزێکی سیاسی وەکو خۆت ئاماژەت پێ کرد لە بری کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ قسە بکە لە بری کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆ قسە بکە. کۆمەڵ خۆی زمانی هەیە و خۆی قسەی خۆیەکە. کۆمەڵ لە ڕێی دامەزراوە فەرمیەکانی خۆی قسەی خۆیەکات و هەنگا وەکو باسم کرد نەکەی خۆیڵە. کۆمەڵی ئیسلامی هیچ کات نەیشاردوتەوە. من لەم ستۆدیۆی ئێوە و لە چەندین بەرنامە ئەوم دووپات کردوتەوە ئەو کاتانەش گوتومانە ئەو کاتانەی ئێمە عیلاقاتی ئاسایی وتومانە پەیوەندی ئاسایی یەکەینەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکی ئاساییمان هەبێ لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پەیوەندیانەمان لەسەر حسابی هەڵوێستەکانمان نابێت. ئێمە بێدەنگ نابین لە بەرامبەر ئەو کەم و کوڕیانەی لە هەرێمی کوردستانەیە بێدەنگ نابین لە بەرچکەمە بە خیانەتە زانین بەرامبەر دەنگەکانمان بەرامبەر و هاوڵاتیانی دەنجیان پێداوین. پێمان وایە ئێمە لەگەڵەوەنین ببینە هێزێکی خەفەکرا و هێزێکی کبکرا و هێزێک کە بەخواستی هێزە سیاسیەکانی کە بجوڵینەوە. ئێمە هێزێکین خاوەنی قەناعەتی سیاسی خۆمانین و ڕاستگۆین لەگەڵ ئەو بەڵێنانەی بە خەڵک و جەماوەری خۆمانمان داوە. لەبەرەوە هەر شتێ لەو ڕۆوە بوترێ پێم وایە عیبەیەکی گەورەیە و بە تایبەتی ئەگەر قسە لەسەرەوە بکرێت کۆمەڵی ئیسلامی تەمەن ڕازی بووە پارێزبەندی هەڵبژیرێەوە کۆمەڵی ئیسلامی وەکو باسم کرد ئەمەی ئەمڕۆ وەڵامدانەوەیەکی دروست بوو و من پێم وایە لەوەشدا مەوفەق نەبوون کە ژمارەیەک پەرلەمانتاریکەیان خست بووە بەرنامەی کارەوە. باشتر بوو بۆ خۆیان تەنها سۆران عومەریان بخستایەتە بەرنامەی کارەوە چونکە دەرکەوت کە هەموو هەوڵەکەوە هەموو کۆبوونەوەکەوە هەموو هەوڵەکانی سەرۆکایەتی پەرلەمان بێ سەرۆکی پەرلەمان تەنها بۆ لابردنی پارێزبەندیە لەسەر سۆران عومەر. یەک. دوو، هەموو ئەو کەیسانەی کەشکە تێچێنی ئەو بابەتە کراون ئەوەی پێیوەستە بە دادگای سلێمانی وەکو لە هینەکە هات هەمووی پێیوەستە بە سکاڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەوازەحی پێیوەستە بە سکاڵای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەسەر ئەو پەرلەمانتاری کۆمەڵی ئیسلامی.